بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر لێکەوتەی هێرشە درۆنی دەکەین کە کرایە سەر نووسینگەی مەسرور بارزانی و ماڵی بەرپرسی ئاژانسی پاراستن و زانیاری قسە لەسەرەوە دەکەین ئایا ئەم هێرشە درۆنیە چ پەیامێکی تێدا بوو ئایا هیچ مەترسیەک لە هەرێمەوە بۆ سەر ئێران هەیە کە پێشتریش چەند ناوچەیەکی سەربازی لە سنووری سلێمانی و لە هەولێریش پێشتر لەلایەن ئێرانەوە بردمان کراون هەروە قسە لەسەرەوەش دەکەین هیچ پەیوەندیەکیشی هەیە بەو پرسەی کە باز دەکرا لە میدیاکان کە باز دەکە کە سەرۆک هەرێمە ڕۆڵی نێوەندگیری ببینێ لەگەڵ سوپای پاسداران و قسە لەسەرەوەش دەکەین هیچ پەیوەندێکی بە کۆتایهاتنی ئەو 6 ڕۆژەی کە دانرابوو بۆ ئاگربەست لە نێوان ئێران و ئەمریکا و هەرێمی کوردستان چی بکرێت بەوەی کە خۆی بپارێزێ لەم شەڕە و علی زەیدیش لیژنەیەکی پێکهێناوە ئایا لیژنەی کاریگەریەکی دەبێت کە ئەمڕۆ بڕیاری داوە کە لیژنەیەک پێک بهێنرێت لەسەر ئەو هێرشە درۆنیە ئەم پرسانە لەگەڵ بەڕێز فەریق جەباریاوەر پسپۆرتی بواری سەربازی قسەی لەسەر دەکەین کە بەڕێزیان لە سلێمانیەوە لەگەڵمانە کاک جەبار بەخێر بێن سوپاسیان بەدەبوون دەکەین ئەگە سەرەتا سەرنجی بەڕێز بزانین لەسەر ئەو هێرشە درۆنی کرایە سەر نووسینگەی مەسرور بارزانی و ماڵی بەرپرسی ئاژانسی پاراستن و زانیاری چ پەیامێکی تێدا بوو ئایا هیچ مەترسیەک لە هەرێمەوە بۆ سەر ئێران هەیە؟ بەڵێ بەناوی خوای گەورە و میهرەبان سڵاوی خوای گەورە لە ئێوەی بەڕێز و لە گەشتبینەران و لە هاوڵاتیانی کوردستان بەگشتی و لە هێزی پێشمەرگە و هێزەکانی پاراستنی هەرێم داوا لە خوای گەورە ئەکەین کە خەڵکی هەرێمی کوردستان بەگشتی بەبێ جیاوازی بپارێزێ لەم ئاگری ئەم شەڕە گەورەی کە هەیە لە ناوچەکە دیارە لە یەکەمین ساتی دەستپێکردنی ئەو شەڕەی لە نێوانی ئیسرائیل هەنگاوی یەکەم لە نێوانی ئیسرائیل و ئێران لە قۆناغی یەکەمدا و دوای ئەوە کە لە کۆتاییەکەی ئەمریکاش بەشداری تیا کرد و دوای ئەوەی ئەم شەڕەی 40 ڕۆژەی دوایی ئەمریکا لەگەڵ ئێراندا سەرەڕای ئەوەی کە هەرێمی کوردستان بڵێن لە هەموو دام و دەستگا باڵاکانی هەرێمی کوردستان چ سەرۆکایەتی هەرێم سەرۆکایەتی حکوومەتی هەرێم دام و دەستگاکانی تری هەرێم و سەرۆکایەتی حیزبەکانی هەرێمی کوردستان بە شێوازێکی گشتی کە بێلایەنی هەرێمی کوردستانیان خستە ڕوو لەو شەڕە و داوان دەکرد لە هەردوو لای شەڕکەرەکە کە ئەم کێشانەی کە هەیە بە گفتوگۆ چارەسەر بکرێت چونکە شەڕ هیچ لایەکی ناگەیەنتە ئەو ئامانجەی کە خۆی ئەیەوێ بەڵام هەرێمی کوردستان و عێراق بەگشتی بە شێوازێکی ناڕاستە و خۆ بێ ئەوەی ئەوان تەڕەفێک بن لەو شەڕە تێوەگلان لە شەڕەکە وەکو زۆر وڵاتانی تری ناوچەکەش بە تایبەتی کە زۆر لە وڵاتانە ڕاستە و خۆ هیچ بەشدار نین یان هیچ بەشێکی ئەو شەڕە نین بەڵام بوونە بەشێکی ئەو شەڕە و هەم عێراق بەگشتی هەم هەرێمی کوردستان بۆ گۆڕەپانی ئەو شەڕە و بینیمان لە سەرەتای دەستپێکردنی شەڕەکان بە بەردەوامی هەرێمی کوردستان بە ئامانج دەگیرا بە تایبەتی هەم بنکە و بارگاکانی هێزەکانی هاوپەیمانان لە فڕۆکەخانەکانی نێودەوڵەتی هەولێر و فڕۆکەخانەی هەریر هەم دام و دەستگای وزەی هەرێمی کوردستان بە تایبەتی چێڵگەنەوتیەکان هەم بارگای یان شۆنی نیشتەجێبوونی بڵێن ئاوارەکانی بڵێن کوردی ئێران یان لایەنە ئۆپۆزیسیۆنەکانی ئێران لە هەرێمی کوردستان تەنانەت فڕۆکەخانەی مەدەنی هەولێرش بە ئامانج دەگیرا بەڵام بە حەقیقەت لەم ماوەی دواییدا هەست دەکەین کە گۆڕانێک هاتووە لە بە ئامانجگرتنی ناوچەکان بە تایبەتی هەم لە سلێمانی هەم لە هەولێر کە ئەبینین هەندێک ناوچەی هەستیار بە ئامانجەگیرێ لە سلێمانی مەسەلەن ناوچەی تاستڵوجە ناوچەی فەرماندەی هێزەکانی حەفتە ناوچەی تەگەران ناوچەکانی تری بە ئامان گیرا کە ئەمانە ناوچێکی هەستیارن لە سلێمانی جگە لەوەش لە هەولێرش بە هەمان شێواز یعنی بە تایبەت ئەم جارەش کە ئەکا نووسینگەی بەڕێ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و جێ حەوانەوەی بڵێن سەرۆکی ئاژانسی پاراستن و زانیاری لە پیرمام بە ئامانج گیراوە کە ئەمە ئەتوانین بڵێن گۆڕانێکە لە شێوازی بە ئامانجگرتن و ئەمە کارێکی مەترسیدارە و دیارە بیانەکانی جمهوری ئیسلامی ئێران کە زۆر جار
بڵاوە کرایەوە لەلایەن بەڵێ قونسڵگەریەکانی جمهوری ئیسلامی ئێران لە هەرێمی کوردستان کە ئەوان کێشەیان لەگەڵ خەڵکی کوردستانی هەموو جارێک ئەم بابەتیان دووبارە کردەوە بەڵکو ئەوان کێشەیان لەگەڵ بوونی بارەگای هێزی هاوپەیمانان بە سەرۆکایەتی ئەمریکا لەگەڵ بوونی بارەگای ئەو لایەنانەی کە ئۆپۆزیسیۆنی ئێرانن و ترسی ئەوەیان هەیە کە ئەوان ببنە بەشێک لەو شەڕەیان بەکار بهێنرێن بۆ ئەو شەڕی کە هەیە لە نێوانی ئەو نێوان ئێران و نێوان ئەمریکایان نێوان ئێران و ئیسرائیل سەرڕای ئەوەی کە لایەنەکان زۆربیان ئەوان خۆیان لە بەیاننامەکانی ڕوویان کردەوە کە ئەوان نابنە ئامرازێک بەدەستی ئەو وڵاتانە یان نابنە بەشێک لەو ململانی و لەو شەڕەکە هەیە ئێستاکە لە ناوچەکە. بەڵێ بەگوچوونی بەڕێزت ئەو گۆڕان کە دەڵی بەڕێز دەڵی گۆڕانێک ڕووی داوە پێشتر وەکو باست چە ناوچێکی سەربازی لە هەولێر و لە سلێمانیش بامانزگیرە ئەم جارە نووسینگەی مەسرور بارزانی ئەم گۆڕانە هیچ مەترسیەک هەیە لەسەر هەرێم بڵێ مەترسیەک هەیە لە هەرێمەوە بۆ ئێران کە ئەم گۆڕانکاریە ڕووی داوە وەکو مەترسی نییە یعنی چونکە لەبەرەوەی یەکەم هەرێم پەیوەندیکی باشی لەگەڵ جمهوری ئیسلامی ئێران هەیە هەم لەسەر ئاستی حکوومەت بە شێوازێکی گشتی هەم لەسەر ئاستی حزبەکانی هەرێمی کوردستان کە هەموو پارتە سیاسیەکان پەیوەندیکی باشیان هەیە لەگەڵ جمهوری ئیسلامی ئێران هەمشۆ هەیە لەگەڵ جمهوری ئیسلامی ئێران لە هەموو ڕوەکانەوە پەیوەندی دیبلۆماسی پەیوەندی سیاسی پەیوەندی ئابووری مەرزەکان هەرێمی کوردستان نزیکەی 600 کیلۆمتر جمهوری ئیسلامی ئێران لەگەڵ عێراقا ئەکەوێتە هەرێمی کوردستان و چەندەها دەواازەی سنووری هەیە لەگەڵ وێری بازرگانی گەورە هەیە لە نێوانی هەردوو لا وجگە لەوەش یعنی تەنانەت ئەو راپۆرتانی کە دوێنی پێری بڵاو کرایەوە کە تەنانەت بەڕێز جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان بە پێی ئەو راپۆرتانە وەلەو ئێستا ئێران جمهوری ئیسلامی ئێران ئەمڕۆ هەندێکی هەواڵی بەدرۆ خستەوە بە تایبەتی گفتوگۆ نێوان سوپای پاسداران و نێوان ئەمریکا بەڵام بە شێوازێکی فەرمی لەلایەن ئەمریکاوە کە لە پەڕەی ئەکسیۆس و دوایی بەم ئێوارە من هەواڵێکم بینی کە حتا نووسینگەی ترامپیش ئەمە پشتڕاستە کاتەوە کە هەرێم ڕۆڵێکی هەبوو بە تایبەتی ڕێزدار جەنابی سەرۆکی هەرێم ڕۆڵێکی هەبووە بۆ ئەوەی کە نامە ئاڵوێر بکا لە نێوانی ئەمریکا یعنی سەرکردایەتی بڵێن دەوڵەتی ئەمریکا لەگەڵ جمهوری ئیسلامی ئێران و بە تایبەتی فەرماندەی سوپای پاسداران بۆ ئەوەیە کە بگەنە ڕێکەوتنێک یعنی حتا ڕۆڵی هەرێم ڕۆڵێکی ئاشتی خوازانەیە بۆ ئەوەیە کە هەردوو لا بگەنە ڕێکەوتنێک بەڵام هیچ مەترسیەکیش نەبووە تا ئێستا لە ناو خاکی هەرێمی کوردستانەوە هیچ هێرشێکی ئەو تۆ یعنی تۆمار نەکراوە یعنی ئێران باسی نەکردو کە لە ناو خاکی هەرێمەوە هیچ هێرشێکی بۆ سەر ئێران کرا بە تایبەتی لە کاتی گەرمەی شەڕەکان لە نێوان ئیسرائیل و جمهوری ئیسلامی ئێرانیان ئەمریکا و جمهوری ئیسلامی ئێران تەنانەت وەکوتم زۆربەی لایەنەکانی تەنانەت ئۆپۆزیسیۆنیش ئەوانیش یعنی خۆیان پەیڕەوی داواکاریەکانی هەرێمی کوردستان و ڕێزیان لە یاساکانی هەرێمی کوردستانیان گرتووە و سنوورەکانیان بەکار نیێناوە بۆ ئەوەی کە ببنە هەڕەشەیەک بۆ سەر جمهوری ئیسلامی ئێران. باشە ئەوەی کە بەڕێزت باست کرد کاک جەبار ئەو نێوەنگریەی سەرۆکی هەرێم هەندێک وا خوێندنەوەی بۆ دەکەن ڕەنگە ئەم هێرشە وەڵامێکی سوپای پاسداران بێ بۆ ئەوەی کە ڕەتی بکاتەوە بڵێن ئەو نێوەنگیری هەبووە چکێستا لە ئێران باز لەوە دەکرێت کە یەک بڵێن ناوەندی دیبلۆماسی و سەربازی یەک بڕیاریان هەیە وەڕەنگەمە کاریگەری لەناوخۆی ئێران دروست کاگەر بڵێن لە دەرەوەی ناوەندی سیاسی پەیوەندی بە سوپای پاسدارانەوە دەکرێت لەگەڵەوە بۆ چونەدای ئەو وەڵامێک بێ کە هەرێمە ڕۆڵی نەبێ یاخود نەیبینی بێ هیچ پێویست ناکە بەڕای من ئێمە ئەمە بەیەکەوە ببەستینەوە مەسەلەن ئەگەر ڕێزدار جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان ڕۆڵێکی ئاشتی خوازی هەیە بۆ گەیاندنی نێوانی هەردوو لا لە نێوانی دوولایەنی شەڕکرد لە نێوانی ئەمریکا و لە نێوانی جمهوری ئیسلامی ئێران خۆ هیچ عیبێکیان نییە خۆ ئێستا وڵاتانی دنیاش هەمان ئەم کارەکەن مەسەلەن پاکستان ئەم کاری ئەنجام داوە قەتەر ئەم کاری ئەنجام داوە یعنی وڵاتی تریش هەیە لە دنیادا کە عومان مەسەلەن ئەم
کاریان ئەنجام داوە یعنی تایی بێت چونکە دوو لایەنی شەڕکەرن دەبێ مادام هەردوو لا شەڕکەرەکە ناتوان بگەنە ئامانجی خۆیان مەسەرەن ئەمریکا تا ئێستا بە دوو جار شەڕکردن جارێک ئیسرائیل و ئەمریکا جارێک ئەمریکا بەتەنیا لەگەڵ هەموو وڵاتانی هاوپەیمانەتی ئەمریکا نەیتوانیوە ئەو ئامانجانەی خۆی بپێکێ یعنی نەیتوانیوە کە خۆی داوای کردووە یەکەم مثلەن پیتاندنی یۆرانیۆم کۆتایی پێبێ یۆرانیۆمی پێتێن کرا و تەسلیم بکرێ مەسەلەن هێزی بڵێن هێزەکان یان ڕۆکێتی بالیستی دوورەمۆدا بەرهەم نهێنرێ لە ئێران یان ئێران پشتیوانی لایەنەکانی بەناو بەرەی مقاومەی ئیسلامی کە لە غەزە و لە لوبنان و لە عێراق و لە ناوچەکانی تر و لە یەمەن و ئەو ناوەنەکە ئێران تا ئێستا یان مەسەلەن تەنگەی هورمز بکاتەوە بە تەواوەتی بەبێ هیچ کۆتوبەندێک یعنی تا ئێستا ئێران ئەوەی ئەمریکا داوای کردو هیچی جێبەجێ نەبووە سەر ڕای ئەو شەڕە گەورەی کە کراوە لەم ماوە درێژەیە یعنی جگە لەوە ئێرانی شێشتا بە تەواوەتی ئەتوانین بڵێن نەگەیشتۆ تا ئامانجی کۆتایی بەوەی کە ئەمریکا کە وەکو داواکاریەکانی خۆی ئەوەیە کە ئەمریکا وەکو داواکاری ئەمڕۆ کە بڕاو کرایەوە کە ئەبێ ترامپ دان بەوە بنیە کە ئەو شکستی هێناوە لەو شەڕی لەگەڵ ئێران و کۆتایی بە شەڕەکە بێنێ و کۆتایی بە بەلامارداری ئێران بێنێ و هێزەکانی لە ناوچەکە بکشێنتەوە یعنی هەردوو لایەن ئەو داواکاریانەی بەرامبەر یەک پێشکەشیان کردووە هەم لە کاتی شەڕەکانە گەرمەی شەڕەکانە هەم لە کاتی گفتوگوکانە نەگەیشتوون تا ئەنجام باشە هیچ عیبێکیان نییە ئەگەر لە هەرێمی کوردستانیش یعنی هەرێمی کوردستان بەڕێز جەنابی سەرۆک هەرێمی کوردستان ڕۆڵی هەبێ لەم بوارە ئەمە ڕۆڵێکە لە بواری ئاشتیدا لە بواری گەیاندنی نامەی ئاشتیدا خۆشتێکی دوژمنکارانە نییە ئەمجا لەبەرەوەی بۆچی بە درۆن هەرێمی کوردستان یان نووسنگەی بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بە ئامانج بگیرێ لەبەر ئەوەیە ئەم ڕۆڵەی جێراوە هەرێمی کوردستان یعنی ئەمە خۆشتێکی دوژمنکارانە نەکراوە لە هەرێمی کوردستانە بەڵکو شتێک کراوە لە پێناوی ئاشتی لە پێناوی گەیاندنی ئەوەی کە هەردوو لە داواکاریەکانیان چیە بگاتە یەکتر بۆ مەسەلەی گفتوگۆکردن بەڵێ پێدوانی ئەمە بەلای ئێرانیەکانەوە کێشە بێ ینی قسەکردن لەگەڵ سوپای پاسداران لە دەرەوەی وەزارەتی دەرەوە و بڵێن ئەوە بدەی کە دیاری کراوە بەلای ئێرانیەکانەوە کێشەیەک دروست ناکە چونکە ڕەنگە بڵێن وا خوێنەوەی بۆ کرێ ناوخۆی ئێران بڵێن دابەشبوون هەبێ کاریگەر لەسەر ڕایگشتی ئێرانی هەبێ بەپێی ئەو دەنگ و باسانەی لەم دوایەدا کە ئێمە یعنی بڵێن بە تایبەتی لە سوسیال میدیا بڵاو کرایەوە دیارە بەڕێز جەنابی سەرۆکی هەرێم بەس لەگەڵ نێوان ئێران و ئەمریکا ڕۆڵی نەجێڕاوە ڕەنگە لە نێوان سووریا و عێراقش ڕۆڵی جێراوە سەردانی سووریا کردووە سەرۆکی سووریای بینیوە ئەحمەد شەرعی بینیوە ڕەنگە نامەی گیان دەبێتە سووریا چونکە ماوەیە گرژیەک لە نێوانی عێراق و سووریا هەبوو جگەل لەوەش بەڕێز سەرۆکی هەرێم ڕۆڵی هەبووە بۆ ئەو کاتانەی کە گرژی هەبوو لە نێوانی هەرێمی کوردستان و حکوومەتی فیدراڵی عێراق بۆ ئەوەیە کە بتوانێت گرژیەکان نەمێنن و بتوانن کێشەکان چارەسەر نەبن وەکو باسێک لە ناوەندەکانی دەسەڵات لە ئێران ناوەندی سوپای پاسدارانە بێگومان یعنی ئەوەی کە بڵاو کراوەتەوە یعنی ئەوەی کە بڵاو کراوەتەوە لە سوسیال میدیا دەربارەی ئەو ناوەندگیریە یان گەیاندنی ئەو نامەیە ئەوەیە کە ئەمریکا داوای کردووە ئایا ئەو دەستەی کە گفتوگۆ دەکات لەگەڵ ئەمریکا ئەو لایەنانەی کە گفتوگۆ دەکەن ئەو کەسانەی کە گفتوگۆ دەکەن لەگەڵ ئەمریکا پشتیوانی سوپای پاسدارانیان هەیە یعنی ئەگەر هیچنە ڕێکەوتنێک لە نێوانی ئەو شاندەی ئێران دەستنیشانی کردووە لەگەڵ شاندەکانی ئەمریکا ئەگەر گەشتنە ڕێکەوتنێک ئایا سوپای پاسداران پشتیوانی ئەم گفتوگۆیانە دەکا بەپێی ئەوەی بڵاو کراوەتەوە کە ئەڵێن سوپای پاسداران بڵێن پشتیوانی خۆی بۆ گفتوگۆی شاندەکەی پیشانداوە کە ئەگەر ئەوان گەشتنە ئەنجامێک لە ڕێکەوتن ئەوان لاریان نابێ و پشتیوانیەکەن یعنی ئەمریکا ڕەنگە گومانێکی هەبوو بێ کە ڕەنگە سوپای پاسداران پشتیوانی ئەو شاندەی نەکە ئەمجا ئەگەر ئەم نامە ئاڵوێر بکرێ
و ئەو گومانەی ئەمریکا بڕەوێتەوە و گفتوگۆکان بەباشی بڕۆن لە نێوانی شاندەکانی ئەمریکا و شاندەکانی ئێران هیچ مەسەلەیەک عیبێکی تێدا نییە، هیچ شتێکی مەترسیەکی لەسەر ئێران و لەسەر مەسلەی گفتوگۆکانی تێدا نییە. ئەگەر بڵێن ئەمە بیانوو بێ بۆ بردومانکردنی و بە ئامانگرتنی هەرێمی کوردستان، خۆ ڕێگای دیپلۆماسی هەیە. یعنی لە هەرێمی کوردستان دوو قونسڵی جمهوری ئیسلامی ئێران هەیە، قونسڵگەریەک هەیە لە هەولێر، قونسڵگەریەک هەیە لە سلێمانی، جگە لەوە سەفارەتی جمهوری ئیسلامی ئێرانیش لە بەغدایە. ئەگەر ئێران نیگەرانە لەوەی کە بەڕێز جەنابی سەرۆکی هەرێم ئەو ڕۆڵە بجێڕێ یان پێ باش نەبێ، خۆ ئەتوانن لە ڕێی دیپلۆماسیەوە ئاگاداری شاندێک بنێرن یان قونسڵگەریەکان خۆیان ئەو نامەیە بگەێن هەرێمی کوردستان کە ئێمە نامانەوێ ناوبژی لێرەوە بکرێ یان نامانەوێ ناوبژی لەگەڵ لایەنێکی ئێرانی بکرێ لە ئێراندا، بەڵکو ئێمە شاندێکی ڕسمیمانەیە. لە جیاتی ناردنی درۆن، ناردنی کەسانی دیپلۆماتکار بۆ چارەسەرکردنی ئەم بابەتەی کە وەکو بەڕێستان باسیەکە ڕەنگە ئەمە ڕەتفعلی ئەو بابەتە بێ کە من لەو بڕواایە دانیم ئەمە ڕەتفعلێکی ئەو بابەتە بێ، یعنی وەکو ڕایەکی شخصی یان ڕایەکی تایبەتی خۆمە بێ، ڕەنگە بیانوویەکی تر هەبێ بەڵام تا ئێستا نەزانراوە. چونکە هەتاکو ئەم دقەیە بۆ زانین هێشتا ئێران بە شێوازێکی فەرمی جمهوری ئیسلامی ئێران جاران کە هەندێک ناوچەی بە ئامانجەگرت لە هەرێمی کوردستان بە تایبەتی بارەگاکانی هێزەکانی ئەمریکان هاوپەیمانانی یان لایەنەکانی ئۆپۆزیسیۆنی کوردی ئێرانی یەکسەر سوپای پازاران بەیاننامەیەکی دەرکرد، دەڵێ ئێمە ئەو ناوچانەمان بە ئامانجگرتووە. بەڵام بۆ ئەم بە ئامانجگرتنەی نووسینگەی ڕێزار سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی حکوومەت هەرێمی کوردستان و جێی حەوانەوەی بڵێن سەرۆکی ئاژانسی پاراستن و زانیاری، هێشتا ئێران هیچ ڕوونکردنەوەیەکی لەسەر ئەم بابەتە نەداوە، هێشتا پشتڕاستی نەکردوێتەوە بڵێ ئێمەی ئەم کارەمان ئەمجاردا، چونکە جاران یەکسەر بڵاویە کردو، بەڵام ئەم جارە بڵاو نەکراوەتەوە، جگە لەوەی کە شتێک بڵاو کراوەتەوە لە تەنسیمیە لە ڕۆژنامەیەکی تەنسیم لە ئێران، بەڵام ئەمە وەکو شتێکی فەرمی نییە لەلایەن ئێرانەوە. باشە بە بۆچوونی بەڕێز کاک جەبار ئەو درۆنە زیاتر مەبەستی تیرۆر و بڵێن بەرپرسانی هەرێم بووە یاخود وەکو پەیامێکە ئێران ینی نیگەرانەکەی ئەوەندە لە بەرپرسانی هەرێم دوورە کە بگاتەوەی کە بیەوێت تیرۆریان بکات یاخود هەر پەیام ناردنێکە و هۆشداریەکە بۆ بەرپرسانجە چ پێشترەوەی کە لە سنووری سلێمانی کراوەچی ئەوەی کە دوێ بڵێن شەوی ڕابردوو لە هەولێر کراوە؟ بە هەر شێوازێک سەیری ئەم بە ئامانجگرتنە بگرێ، یعنی لە ڕووی قانونی و یاساییەوە، یعنی وەکو باسم کرد تا ئێستا جمهوری ئیسلامی ئێران نەچۆتە ژێرباری ئەوەی کە بڵێ من کردومە، بەڵام بەپێ ئەو لێکۆڵینەوانەی کە کراون لەلایەن دژە تیرۆر یان لەلایەنی کەسانی شارەزا لە هەرێمی کوردستان کە دیاریان کردووە کە ئەم درۆنە حەدید 110 و دیارە مواصفاتی حەدید 110 معلومە کە زۆر باس کراوە، نامەوێت دووبارەی کەمەوە چونکە من بەیانیش لە هۆکاری ڕاگەیاندنەکان زوو هەر بەیانی زوو من دیاریم کرد کە ئەمە درۆنێکی نوێی ئێرانە، یعنی جیلێکی نوێی درۆنی ئێرانە، ئەو درۆنە شێوازی شەبەحی هەیە، ئەتوانی خۆی بشارتەوە لە ڕادارەکان، سرعتێکی زۆریە 570 کیلۆمەتر لە سەعاتێکایە، بەرزی 9 کیلۆمەتر ئەتوانی لە ئاسمان بێ، ئەتوانی ئامانجی خۆی لە دووری 350 کیلۆمەتر زۆر بە باشی بە ئامانج بگرێ. بڵێن ئەو مادە تەقینەوەی کەتیایە سەرەکەی سەری مادە تەقینەوەکەی نزیکەی 30 کیلۆگرامە، یعنی لەبەرەوەی ئەمە طبعا ئەوە لە مانگی ئازاری 2026ەوە یەکەمین جار ئەمە بەکارهاتووە، بەڵام لە مانگی شوباطی 2025ەوە یەکەمین جار لە پیشانگایەک عرض کراوە، یعنی خراوەتە ڕوو ئەم جۆرە درۆنە، یعنی یەکێک لە درۆنە پێشکەوتەکانی ئێرانە. یعنی بڵێن وەکو باسم کرد، یعنی ئەمە دام و دەستگای شارەزای هەرێمی کوردستان دیاری کردووە کە ئەمە درۆنی حەدیدە و لە ئێرانەوە طبعا ئەوە بە ئاسانی دیاریەکرێ، ئەتوانێ بەهۆی مانگی دەستکرد یان بەهۆی کەوتنە خوارەوەی پارچەکانی کە ئەتەقێتەوە ئەزانێ لە چه ئیتیجا هەواتەوە، لە
لە ڕێگای سنوور لە ئتیجای سنووری ئێران عێراقەوە هاتووە یان لە ئتیجای ئەو ناوچانەی کە ئەکاتە ناوخۆی عێراقەوە هاتووە، بەڵام بەیان نامەکان تەکی دەکەن کە لە ئێرانەوە هاتووە و درۆنی حەدیدی 110 دەنراوە. بێگومان یعنی من ینی پێ بڕوای خۆم چونکە دوای نیوەی شەو بووە، یعنی دوای سعات 12 شەو بووە و بێگومان ڕێزار جەنابی سەرۆکی ئەنجومەنی وەزیران نە لە نووسینگەیە ڕەنگە ئەو نووسینگانە چۆڵش بن، ینی کەسی تێدا نەبن لەو کاتە وەختەی وەلەو باس لەوە ئەکەن کە جێ حەوانەوەی جگەل لەوەیە نووسینگەیە جێ حەوانەوەی بڵێن سەرۆکی ئاژانسی پاراستن و زانیاریە، بەڵام ئەگەر حتا لێک نەدرێتەوە لە ڕووی ئەوە کە بۆ مەسەلەی تیرۆر بەکار هاتبێت تیرۆرکردنی کەسایەتیەک، بەڵام خۆی وەکوتم لە ڕووی قانونیەوە لە ڕووی یاسایی نیە و دەوڵەتیەوە ئەمە پێشێلکردنی سنووری سیادەی سنووری عێراقا، پێشێلکردنی بڵێن سیادەی ئاسمانی عێراقا، سێهەمیان پێشێلکردنی یاساکانی عێراق و دەستوری عێراقا، چونکە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان بە پێی دەستور یعنی کەسێکی بڵێن دام و دەستگایەکی یاساییە بە پێی دەستور، یعنی حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتێکی یاسایی و دەستوریە، لەبەرەوەیە بە ئامانجگرتنی شۆنی وا یاسایی و دەستوری ئەوە ئەکەوێتە قاڵەبی پێشێلکردنێکی زۆر گەورە لە ڕووی یاسایی و لە ڕووی دەستوریەوە بۆ عێراق. بەڵێ وەکو پێشتر بڵێن زۆر جار تۆمەتیەوە باز دەکرا کە لە هەرێم بنکەی مۆساتە بێ هەماهەنگی هەبێ، ئەو هێرشانەیە هیچ پەیوەندییان بەوە هەیە یاخود پێشتر کە ترامپ تەلەفۆنی بۆ سەرۆکی حیزبە کوردیەکان کردبوو هیچ پەیوەندێکەیە لە نێوانە و هێرشانە و ئەم پرسانە یاخود ئەو گومانانە ئێرە؟ وەکو باسم کرد پێشتر طبعاً حتمما ئێران بە بەردەوامی مەترسیەکی هەیە، مەترسیەکی لەوە هەیە لەو وڵاتانی چواردەوری بەتایبەتی ئێمە خەلیج لە ئەردەنەوە تا سعودیە تاکو قەتار تا ئیمارات تا بەحرێن تا کوێت تا عومان، ئەو وڵاتانە بە درێژایی هەموو بنکەی سەربازی ئەمریکای تایە، لەبەرەوەی ئەوانە هەموو جارێک ئێران ئەو شوێنانە بە هەڕەشە ئەزانێ بەسەر ئاسایشی گشتی ئێران و بۆ ئەسەر ئاسایشی نەتەوەی ئێران. هەمان شێواز سنووری عێراق ئێرانە بەگشتی بەتایبەتی چونکە ئێمە سنوورمانەیە لەگەڵ سنووری عێراقەیە ئەو سنوورە بەشێکی کەوتۆ تا هەرێمی کوردستان کەوکو باسم کرد نزیکەی 700 کیلۆمەترە. لەبەر ئەوەیە لە هەرێمی کوردستانیش هەم بنکە و بارەگای هێزەکانی هەوپەیمانەتی نێودەوڵەتی هەیە بە سەرۆکایەتی ئەمریکا، هەم بنکە و بارەگاکانەوە معلومە بنکە و بارەگاکانی لایەنەکانی ئۆپۆزیسیۆنی جمهوری ئیسلامی ئێرانی لێ، چونکە ئەوان بەعەلەنی بانگەشە ئەکەن، کۆبوونەوە ئەکەن، بەیان نامە دەرەکەن، وەلەو تا ئێستا زۆربەیان ئەوەی کە ئێمە بینیمانە کە ئەوان دەڵێن ئێمە ناچینە ناو شەڕێکەوە نابینە لایەنی شەڕێکەوە لەم کاتەدا دژی جمهوری ئیسلامی ئێران هیچ بەرژەوەندیمان لێ، بەڵام بە بەردەوامی ئێران ئەمانە بە مەترسی ئەزانێ، بنکە و بارەگاکانی هاوپەیمانان بە مەترسی ئەزانی لەسەر خۆی، چونکە ئەو جگەل لەوە بنکە و بارەگاکانی ئەو لایەنانەی ئۆپۆزیسیۆنیش بە مەترسی ئەزانی، بە تایبەتی وەکو بەڕێستان باسان کرد لە سەرەتای دەستپێکردنی شار یەکێک لە هەنگاوەکانی یەکێک لە ئەتوانین لە پرۆژەکانی یان لە بەرنامەکانی ئەمریکا کە وەختی خۆی باسی ئەوە کرد بە 4-5 ڕۆژ ئێرانە ڕوخێنێ، چونکە بانگەشەی وایانە کرد کە دەستیان بە شەڕەکە کرد، لەبەرەوە یەکێکیان پشت بەوە ببەستن کە ئۆپۆزیسیۆنی ئێرانەیە بتوانین چەکداریکەن و بتوانێ بڕواتە ناو ئێران بە پشتیوانی ئاسمانیەوە لەلایەن ئەمریکا و هاوپەیمانەکانی، بۆ ئەوەیە بنکە و بارەگاکانی ئەم لایەنانە ئۆپۆزیسیۆن بشتە ناو خاکی ئێران و لەوێەوە بتوانرێ لە ڕێی پیادەوە بڵێن ببنە هەڕەشەیەک لەسەر دەسەڵاتی حکومرانی لە ئێران کە ئەمە مستحیل بوو، یعنی ئەمە مستحیل بوو، چونکە ئەو تەجروبانەی کە هەیە کە پێشتر لە عێراق لەگەڵ عێراق کراوە دووبارە نامێتەوە
لە ئێران یعنی هیچ تەجروبەیەک وڵاتێک ناتوانانی دووبارەیکەیتەوە لەگەڵ ئێرانە تەجروبەی سووریا ناتوانانی دووبارەیکەیتەوە لە ناو ئێرانە دووەم ئێمە پێشتر زۆرمان باس لەوە کرد ئێران پانتاییکی یەکجار زۆر گەورەی هەیە ئێران لەبەر ئەوەیە سیستمیکی وایە حکومڕانیەکەی بە شێوازێکی داڕشتووە زۆر بە ئەستەمە بتوانی تەنانەت کۆمەڵێک لە فەرماندەکانی ینی بکوژرێن بتانی ئاڵوگۆڕ بۆ دەسەڵاتە بکەیت دووەم ئۆپۆزیسیۆنێکی ئەگەر کوردی هەبێ بەڵام ئێرانیەکی بە قووەت نییە کە پشتی بێ بەستێ دووەم لە ئێراندا لە کات لەوەتی یەکەمین ڕۆژی شەڕەوە تاکو ئێستا چه شەڕی قۆناغی یەکەم چه شەڕی قۆناغی دووەم هیچ جوڵەیەک لە جادەی ئێرانی نییە تەنان پشتی پێ ببەسن تەنانەت پاش ئەم هەموو هێرش و هەڕەشە و وێرانکاریەی کە ئەمریکا و ئیسرائیل کردیان لێران و سەرڕای ئەو ئەزمە یعنی ئەو تەنگەشە ئابوووریەی کە هەیە لە ئێران و ئەو برسێتیە و ئەو گرانیە کە هەیە لە ئێران لەبەرەوە نەوەکو ئێمە بەڵکو شارەزاکانی بواری ئەمنی و هەواڵگیری ئەمریکا بە پێ راپۆرتەکان کە بڵاوە بێتەوە مەسەلەن سەرۆکی مخابەراتی ئەمریکی بە ترامپیان بە راپۆرت ئاگدار کردوێتەوە کە ئەوان ناتوانن تەنها لە ڕێ ئاسمانیەوە حکوومەتی ئێران بڕوخێنن ناتوانن بە کوشتنی کۆمەڵێک فەرماندەکانی حکوومەتی ئێران بڕوخێنن هیچ دیاردەیەکی نییە بۆ ڕوخانی حکوومەتی ئێران دووەم پیان گوتووە بڵێن دەستەی هەواڵگیری یان مەجموعی هەواڵگری چکە کۆمەڵێکی زۆر دەستگای هەواڵگیری لە ئەمریکا هەیە ئەوانە هەمویان بەیەکەوە پیان گوتووە کە داخستنی تەنگەی هورمز یان ئەو حسارە ئابوووریە ئێران ناڕوخێنێ ینی ئەمانە هەمویان بەڵگەیەکە بە ترامپیان گوتووەوە ناکرێ ئیتر لەبەرەوەیە بەڵام وەکوتم ئێران بە بەردەوامی ئەوێ بەرگری لە خۆی بکە هێرشی گەورەی لەسرە کە بەرگری لە خۆی بکە بە بەردەوامی سەیری ئەوە دەکا کە هەر ناوچەیەکی دژی خۆی لێیە ئەوە ئەزانێ ناوچەیەکی دوژمنە بۆ خۆی کە ئەڵێ هاوپەیمانان لەو ناوچانە هەن یان بنکەیانەیە ئیتر ئەو ناوچەیە بە دوژمنی خۆی ئەزانی ئەی کاتە بیان و بۆ بردوبانکردنی ئەو ناوانە ئەو ناوەندانە بەڵام من وەکو ئاماژەم پێدا پێشتر جمهوری ئیسلامی ئێران پەیوەندی هەیە پەیوەندی لەگەڵ هەرێمی کوردستان هەیە لە ڕووی دیبلۆماسیەوە لە ڕووی سیاسیەوە هاموشۆی سەرۆکەکانی ینی دام و دەستگاکانی هەرێمی کوردستان بە بەردەوامی لەگەڵ ئێرانە هەیە دووەم لیژنەیەکی باڵای ئەمنی هەیە لە نێوان عێراق و ئێرانە کە هەرێم بەشدارە تیای ئەو لیژنەیە کە ڕاوێژکاری ئاسایشی نیشتیمانی عێراق سەرۆکایەتیەکە و بەڕێز وەزیری ناوخۆت یا دوێنەرە لەگەڵ هەردوو سەرۆکی ئاسایشی سلێمانی و هەولێر ئەتوانێت لە ڕێگای دیبلۆماسیەوە لە ڕێگای ئەو لیژنانەوە چوو گومانێکی هەیە لە هەرێم لە ڕێی بە گفتوگۆ لەگەڵ هەرێمە ئەو گومانانەی خۆی بڕەوێنتەوە ناکرێت یعنی لە ڕێگای نردنی درۆنیان بە ئامانجگرتن ئەم کێشانە زیاتر ئالۆزە بن یعنی ئالۆزە بن لەوەی کە چارەسەر ببن بەڵێ وەکو بەڕێز باسکە ساریژنەی کەمنی هەبوو بۆ پرسی مامەڵەکە لەگەڵ حیزبەکان ڕۆژهەڵاتی کوردستان کە لێرن ئەو ڕێکەوتنە جێبەجێکرا ئێرانیەکان بڵێن لە عێراق و لە هەرێم نیگەرانین یاخود بەندەکانی جێبەجێکراوە ئەو ڕێکەوتنە و ئەو هێرشانە چیز پەیوەندیدار نییە بەوەی ئایام ڕێکەوتنە جێبەجێکراویان نە بەپی ئەوەی کە بڵاو بکرێتەوە تەمان وەکو باسم کرد لیژنەیەک هەیە بەڵێ خۆی پێشتر ڕێکەوتنێکی ئەمنی هەیە لە نێوانی عێراق و لە نێوانی ئێران ئەو ڕێکەوتنە ئەمنیە کۆمەڵێکی خاڵە ئەو بەتایبەتی ئەو ڕێکەوتنە باس لە ڕێکەوتنی ئاسایشی سنوورەکە سنووری ئێران عێراقەکە طبعاەوە لە بەر لە شەڕەکە ئەم ڕێکەوتنە کراوە بەر لە شەڕەکە ئەم لیژنە دامەزراوە ئەم لیژنە کۆمەڵێکی کۆبوونەوەی کردووە کۆمەڵێکی ئیجراعاتی بڵێکی هەنگاوی ناوە طبعا ئەوەی کە ئێمە ئەوەندەی بڵاو کراوەتەوە لەو مەسەلەی ڕێکەوتنە و لە هەنگاوەکانی لیژنەکە ئەوەیە کە داوا کراوە هیچ بارەگایەکی لایەنێکی ئۆپۆزیسیۆن لەسەر سنووری ئێران عێراق نەبێت بە تایبەتی لە هەرێمی کوردستان ئەم هەنگاوە وەکو زانیمانە هەرێمی کوردستان جێبەجێ کردووە هیچ بنکەیەک و بارەگایەکی کە لە ژێر دەسەڵاتی هەرێمی کوردستان بێت هیچیان نەماون لێ بە تایبەتی ئەوانەی دیموکرات و کۆمەڵ و ئەو لایەنانەی ترکایە لەسەر سنوور نەماون زۆربەی لایەنەکانی ئۆپۆزیسیۆن بەڵێنیانداوە بە هەرێمی کوردستان کە ئەوان
خاکی هەرێمی کوردستان بەکارنێنن بۆ پەلاماردانی ئێران و بە حەقیقەتیش ئەوەی کە بینیمانە ئەم چەند ساڵەدا هیچ جوڵەیەکی سەربازی لەلایەن لایەنەکانی ئۆپۆزیسیۆن بۆ ناو ئێران لە ڕووی چەکداریەوە نەبووە وا داوا کراوە کە کام دروست بکرێ بۆ ئەو لایەنانەی ئۆپۆزیسیۆن و بۆ ئاوارەکانیان یعنی بۆ خێزانەکانیان بێگومان کامپەیە لە کۆیە و کامپەیە لە بەحرکە لە هەولێر و هەنگاو نراوە بۆ ئەوەیە کە بتوانرێ ئەو کامپانە بۆ ژیانی ئەوان و پێویستەکانی ئەوان دابی بکرێت تەنانەت زۆر جار هەبووە دام و دەستگاکانی UN لە عێراق و لە هەرێمی کوردستانیش بەشدار بوونە لە ئەوەی کە چۆنیەتی بتوانن ئەم ئاوارانە وا بکەن کە پارێزراو بن لە مەترسیەکان کە هەیە طبعا ڕەنگە داواکاری تری قورسی تیا هەبێت ڕەنگە هەندێکیان هەرێم نەتوانێت جێبەجێ بکە بە تایبەت مەسەڵەن وەکو بڵاو کرایەوە لە ڕۆژنامەکانی یان لە هۆکارەکانی ڕاگەاندن کە داوا کراوە سەرکردەکانی ئۆپۆزیسیۆن تەسلیم بکرێن ڕەنگە هیچ سەرکردەیەکی ئۆپۆزیسیۆن لە هەرێمی کوردستان نەبێ ڕەنگە زۆربەیان لە ئەوروپا بژین یانی لەبەرەوەیە یعنی هەندێک مەرجی تێدا بۆ بەحساب على اساس بڵێن جێبەجێ نەکراوە وەکوتم ئەم ڕێکەوتنە لەگەڵ عێراقا کراوە لەگەڵ لایەنی عێراقی کراوە بەڵام هەرێم تێدا نوێنەرایەتی هەیە و بەشدارە بۆ جێبەجێکردنەکەی چەند جارێکیش ڕاوێژکاری نیشتیمانی عێراق کە پێشتر بەڕێز جەنابی قاسم عەرەجی بووە لە لێدوانەکانی وتوێتی کە ئیشەکانمان زۆر بەرەو پێشەوە ئەڕوا ئێمە ڕازین و لایەنی جمهوری ئیسلامی ئێرانیش ڕازیە لەو هەنگاوانەی ئەو لیژنەیە نێندا ئەمجا ئەگەر ناڕەزایەتی هەیە لە لایەکی لە بەشێکی یان لە خاڵێکی ئەم ڕێکەوتنە ئەبێت جمهوری ئیسلامی ئێران بە شێوازێکی فەرمی لەگەڵ لە ڕێگای لیژنەکەەوە بیگەێنتە هەم حکوومەتی فدراڵی عێراق هەم حکوومەتی هەرێمی کوردستان و بە شێوازی گفتوگۆ ئەم کێشانە چارەسەر بکرێن هیچ کێشەیەکی تەنانەت ئێستا ئەو کێشانەی نێوان ئەمریکا و جمهوری ئیسلامی ئێران بەشەر چارەسەر ناکرێن ئەبێت لە کۆتاییدا هەر بگەنە چارەسەرێکی گونجاو بە پێ ڕێکەوتن یعنی لە هەموو دنیار وایە هەموو شەڕەکانی دنیا شەڕی جیهانی یەکەم شەڕی جیهانی ڤێتنام هەیە لە کۆتاییدا هەر بە ڕێکەوتن کۆتایی هاتووە یعنی ئەمانەش ئەم شەڕە گەورانەش هەر بە ڕێکەوتن دووەمیش ئەو کێشانەش کە هەیە لە نێوانی وەکو باسم کرد کە باسیەکە ئەگەر گلەی هەبێ ئەگەر بیانوو هەبێ ئەمانش چارەسەر دەکرێن بەڵام بە گفتوگۆ چونکە کەناڵی پەیوەندی هەیە مادام کەناڵی پەیوەندی هەیە ئەبێ لە ڕێ کەناڵی پەیوەندیەکانە بتوانین ئەم کێشانە چارەسەر بکەین نەوەکو لە ڕێگای درۆن و لە ڕێگای ڕۆکێت و لە ڕێگای بۆمبەوە باشە بە بۆ چوونی بەرز کاک جەبارە و ڕێکەوتنەی کە کرا سێ قۆڵیە لە بینی سعودیە و تورکیا و پاکستان هیچ کاریگەریەکی هەیە لەسەر بڵین ئاسایشی هەرێم و عێراقیش بەوەی کە بێنە هەوڵێک بێ بۆ زیاتر لە قاڵبدانی ئێران بڵێن هێزی تورکیا ئێستا لە هەرێمی کوردستان و لە باشیکەیەوە بە هەمان شێوە لە بەغدا هەوڵێکی عەلی زەیدیە بۆ گروپە چەکدارەکان ئەگەر سەر بگرێ ئەوەش جۆرێکە ڕەنگە لە چوارچێوە ئەو گەمارەوە بێ کە ئەمریکا بیەوێت مەوەسمە ئەو ڕێکەوتنانە هیچ لێکەوتێکی ئاسایشی لەسەر هەرێم و عێراق دەبێت لە قۆناغی ئایندە هەرێمی کوردستان هیچ مەترسیەک نییە لەسەر ئەو وڵاتانە بۆ ئەوەیە کە ئەم ڕێکەوتنەی کە کراوە لە نێوانی ئەو وڵاتانە بۆ ئەوەی بێن هەرێم لە قاڵب بدەن یعنی هەرێم نەبووتە مەترسیەکی سەر تورکیا یان لەسەر سعودیە یان لەسەر ئەو وڵاتانەی ترکە لە زمنی ئەو ڕێکەوتایەک لەسەر پاکستان یان بەیانی ئەگەر مەسەر ببتە ئەندام وەکو باسییانکرا ڕەنگە ببتە ئەوش بێتە ناو ئەو ڕێکەوتنەوە ئەم مەسلەی ڕێکەوتنە پەیوەندی بەو ململانی کە هەیە لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەم وڵاتانە وڵاتی گەورن تورکیا وڵاتێکی گەورەیە خۆشی ئەندامی ناتۆیە بێگومان ئەم شەڕە گەورەیە پرشکی ئەم شەڕە تەسیری کردووە لەسەر ئەم وڵاتانە ئەگەر تەسیرێکی لە ڕووی شەڕەوە نەبێ یعنی لە ڕووی بڵێن چەکداریەوە نەبێ بەڵام لە ڕووی اقتصادیەوە تەسیرێکی گەورەیە بووە ئێستا مەسەلەن ئەگەر کەسێک بڕوا بۆ ئوروپا سەیری هەلومەرجی ئەوروپا بکە یعنی ئوروپا ئێستا گرانیەکی وا دروست بۆ لە ئەوروپا لە هەموو بوارەکانە لە مەسەلەن لە مەسەلەی سەکەن لە خواردن لە هەمووشۆ لە هەرچی شتێک هەیە لە ئەوروپا ئێستا بەراوردی کەی لەگەڵ چەند ساڵێکی پێش ئێستا 5 ساڵ 6 ساڵ ئێستا ژیانی ئەوروپا
سێقات یان چوارقات گرانتر بۆ لەسەر خەڵکەکەی بەهۆی چییە؟ بەهۆی ئەو شەڕەی کە ئێران و ئەمریکای یان ئەو شەڕەی لە ئۆکرانیا هەیە لە نێوانی ئۆکرانیا و لە نێوانی اتحادی سۆڤێتی چونکە ئەم شەڕە تەئسیری لەسەر هەموو وڵاتانی دنیای کردووە ئیتر بە ناڕاستە و خۆ ئیتر ئەگەر لە ڕووی جەنگیەوە نەبێ بەڵام لە ڕووی ئابووریەوە لە ڕووی زۆر جار هەیە لە ڕووی دیبلۆماسیەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی پەیوەندیەکان لەگەڵ ئەو وڵاتانە تورکیا و پاکستان و لەگەڵ سعودیە ئەو وڵاتانن لەم ناوچەیەن یعنی وڵاتی ئەم ناوچەیەن و ئەوانش بە هەمان شێواز ڕۆڵیان هەبووە زۆر جار لە ڕووی دیبلۆماسیەوە بۆ بابەت بەم شەڕەوە لەبەرەوە هەز دەکەن مەترسیشیان لەسەرە یعنی مەترسیەکی لەسەر ئەو وڵاتانە هەیە لەو شەڕە لەبەرەوە دێن ئەم ڕێکەوتنانە ئەکەن ڕێکەوتنی پاراستنە یعنی خۆپارێزیە چونکە واڵێ دەڵێن ئێمە ئەو وڵاتانە ئەگەر هەر وڵاتێکمان تووشی مەترسیەک بوو یان بە ئامان گیرا ئێمە وەکو ئەوەیە هەموو وڵاتەکان بە ئامان گیرە یعنی ئەمە زیاتر بۆ خۆپارێزیە خۆپاراستنە ئەوە نییە بۆ دژ بە هەرێمی کوردستان چونکە هەرێمی کوردستان هیچ مەترسیەکی لەسەر ئەو وڵاتانە نییە بۆی بێن کۆمەڵێکی وڵاتی گەورە وەکو تورکیا و پاکستان خاوەنی نەوەویە خاوەنی بۆمی نەوەویە تورکیا ئەندامی ناتۆیە و ڕەنگە بۆمی نەتەویە هی ناتۆ ئەمریکا لە ناو خاکی تورکیا هەبێ سعودیە یەکێک لە وڵاتە عەرەبیە دۆڵەمەندانەیە و کە هاوپەیمانێکی گەورەی ئەمریکایە لەبەرەوەی ئەمانە هیچ کێشەیەکیان نییە لەگەڵ هەرێمی کوردستان بێن ئابلوقەی هەرێمی کوردستانیان بەڵۆی ئەم ڕێکەوتنێکی هەیەیان بەڵێ قسەکە لەسەرەوەی دەڵێن ڕەنگە گەر ئەم ڕێکەوتنە دژی ئێران بێ ئێران خۆی نێوێ ڕاستە و خۆ بۆ نمونە وەڵامی تورکیا بداتەوە ڕەنگە لە ڕێی گروپە چەکدارەکانی بۆ نمونە وەڵامی هێزەکانی تورکیا بداتەوە لە عێراق لە هەرێم یاخود لە ڕێگەی حوسیەکانەوە وەڵامی سعودیە بداتەوە قسە لەسەرەوە یاخود بڵین لە ڕێگەی بە ئامانجگرتنی چەند ناوچەی کێرێن کە نەفوزی تورکیا تێدایە وەڵامی تورکیا بداتەوە هەندێک خوێندنەوەی ئاوا دەکرێت ئەمە زیاتر یعنی حقیقەتەکە ئەمە خۆی زیاتر لەوەیە کە جگە لە ئێران طبعا ئێران پەیوەندیکی زۆر باشی لەگەڵ پاکستانە هەیە پەیوەندی زۆر باشی لەگەڵ تورکیا هەیە تا ئێستاش لە کاتی شەڕەکەش و تا ئێستاش هیچ کێشەیەکی لەگەڵ تورکیا نییە هیچ کێشەیەکی لەگەڵ پاکستان نییە تەنانەت پاکستان ڕۆڵێکی گەورە ئەجێڕێ بۆ مەسەلەی ڕێکەوتن ینی گفتوگۆ یعنی پاکستان بۆتە یەکێک لە ڕایەڵەکانی گەیاندنی ئەمریکا و گەیاندنی بڵێن لەگەڵ ئێرانە سعودیە بڵێن بە شێوازێکی ناڕاستە و خۆ تێوەگلاوە لە شەڕەکە بە تایبەتی ئەوەیە کە بنکە و بارەگای بڵێن ئەمریکای تایە ئەو ڕەنگە فڕۆکەی واتە سەوڕ بکرێت فڕۆکەی جەنگیەوە لەوێ بفڕێ بۆ بە ئامانجگرتنی ئێران و دووەم کێشەی لەگەڵ یەمەنە هەیە لەگەڵ حوسیەکان هەیە حوسیەکانیش پشتیوانی یعنی لەبەرەی مقاومەی ئێرانن ینی زیاتر لەبەرەوەی احتیمالە ئەم ڕێکەوتنی بڵێن هەماهەنگیە لە ڕووی پاراستنی وڵاتەکان چونکە بڵێن کڕۆکی ئەم ڕێکەوتنە ئەوەیە ئەڵێ هەر هەڕەشەیەک یان هەر پەلاماردانێکی یەکێک لەو وڵاتانەوەکو پەلاماردانی هەر سێ وڵاتەکە زیاتر بۆ ئەو بەرەی مقاومەی کە هەیە لە ناوچەکانە کە ئەم ناوچانە ئەگەر حتا ڕاستەوخۆ ئێران بڵێن ئەم ناوچانە بە ئامانج نەگرێتنەوەکو بەرەی مقاومە ئەم وڵاتانە بە ئامانج بگرێت چونکە زۆر جارە بووە لە عێراقەوە گروپەکانی بەرەی مقاومەی عێراقی سعودیان بە ئامانج گرتووە عەمانیان بە ئامانج گرتووە ئیماراتیان بە ئامانج گرتووە ناوچەی سووریان پێشتر بە ئامانج گرتووە لەبەرەوەیە زیاتر بۆ خۆپارێزیە لەو شەڕە هەیە و بە تایبەتی لەو گروپانن دەنا ئەوان یەکەمین ڕۆژ لەلایەن تورکیاوە ئەلان کرا کە ئێمە بە هیچ شێوازێک ئەم ڕێکەوتنەی ئێمە دژ بە هیچ وڵاتێک نییە و دژ بە جمهوری ئیسلامی ئێرانیش نییە باشە چەند پێنج خولەکێکمان ماوە دوو پرسیارتر بە کورتی یەکەمیان لەسەر دۆخی عێراق و ئەو هەوڵی عەلی زەیدی دەستی پێ کردووە بۆ گروپە چەکدارەکان ئایا تێیدا سەرکەوتوو دەبێت چونکە پێشتریش نەتوانراوە ئەمە چارەسەر بکرێ دووش بڵێن ئەو ماوەی ئاگر بەستەی کە ئەمریکا وێران هەیەیان بوو لە هەفتەی شەشەوە دەستی پێکرد بڵێن ئەمڕۆ هەفتەی هێشتا 6 ڕۆژە کۆتایی هاتووە ئایا پێ دوایە هەر قۆناغی نەشەڕ نەئاشتی بەردەوام بێ یاخود دۆخێکی نوێ دێتە ئاراوە لە بینی ئێران و ئەمریکا
بێگومان دەبێ ئەم کێشەی نێوان ئێران و عێراق ئێران و ئەمریکا کۆتایی پێبێ ئیتر بە چ شێوازێک کۆتایی دێت ئەبێ بەو شێوازە بێت دیارە وەکو باسم کرد لە سەرەتادا ئەمریکا گەیشتە ئەو ڕادەیە و بە پێ راپۆرتەکانی زۆربەی دام و دەستگا مخابرایەتی و هەواڵگیریەکانی کە ناتوانن بەو شێوازە ئاڵوگۆڕ لە حکومڕانی لە ئێران بکەن و ناتوانن وا لە ئێران بکەن دەستەمۆی ئەمریکا بێت ئەبێ بە شێوازێک ڕێکەون لەگەڵ ئێرانە بە تایبەتی ئێمە داواکاریەکانی ئەمریکامان بینی لە سەرەتادا ئەو ئامانجی ڕوخاندنی حکومەتی ینی حکومڕانی جمهوری ئیسلامی ئێران بوو ئاڕۆگۆڵ لە دەسەڵات بوو ئەمجا دوایی لە ناوبردننی دام و دەستگای پیتاندنی یۆرانیۆم و ئەو یۆرانیۆمی کە پێتێنراوە لە ناوبردننی هەموو جبەخانەکانی درۆن و جبەخانەکانی ڕۆکێتی دوورەمەودایی ڕۆکێتی بالیستی بوو ئەمجا دوایی دابڕینی ئێران بە تەواوەتی لە بەرەکانی مقاومە لە غەزە و لە لوبناان و لە عێراق و لە یەمەن و لەو ناوچانە بەڵام ئەمانە هیچیان نەگەیشت ئامانج ئێستا زیاتر ئەمریکا داکۆکی ئەکا لەسەر ئەوەیە کە ئەڵێ تەنگەی هورمز بەکراوەیی بمێنتەوە ئێران باش وەرنەگرێ و فشار نەخاتە سەر بڵێن ئەو پاپۆڕانەی کە لەوێ ینی بڵێن ئازادی ڕێڕەوێکی بازرگانی ئاوی دروست بکرێ بەبێ ئەوەی کە لەلایەن ئێرانەوە کۆنتترۆل بکرێ لەبەر ئەوەیە دەبێ ینی هەتایە خۆ ئەو شەڕە نامێنێ ئەبێ بگەنە ئامانجێک مادام هەردوو لاوەکو باسم کرد ناگەنە ئەو ئامانجەی کە ئەوان ئەیانەوێ لەم شەڕەدا بە تایبەتی خۆی ئەمریکا کە شەڕەکەی دەستی پێکردووە لەگەڵ ئیسرائیل لە شەڕەکەی دەستی پێکردووە بەڵام دیارە ئێران کۆمەڵێکی مەرجی هەیە و ئەمریکاش کۆمەڵێکی مەرجی هەیە ڕەنگە ئەو مەرجانەیان هەردوو لا قورس بن بەڵام ئەبێ بگەنە ڕێکەوتنێکی ناوەند لە ئەو مەرجانەی خۆیان کە بێنە خوارەوە کەمتر بێگومان کۆتاییەکەی هەر ئەوە دەبێت ئومێدیش دەکەین کۆتاییەکەی ئەوە بێت و بۆی ناوچەکەی ئیتر دوور لە شەڕ و ململانی و ئەوانە بێت بەگشتی دیارە وەکو بەڕێستان باست کردەوە مەسەلەی ئاگربەستەکە کۆتایی دێت ئێستا هەڕەشەکانی ئەمریکا ئەوەی دیارە ئەڵێ ئێمە پلانێکی ئابووری وامانداوە کۆمەڵێکی بڵێن سزا ئیتر ئەخەینە سەر ئێران و گەمارۆکانمان لە ئاوی ئێرانە لە کەتداوە بە تایبەتی توند ئەەکەین ئێمە هەوڵ ئەدەین بەهۆی ئەو فشارە ئابووری و ئەو سزایانە زیاتر ئابووری ئێران داتەپێنین توانای ئێران نەبێت بۆ ئەوەیە کە بژێوی خەڵکەکەی بەڕێوە بەرێ و مەجبوری بکەین کە بێت لەگەڵمانە دانیشی و ڕێکەوە لەگەڵمانە ینی ئەوەی کە باس لەوە ناگەن جارێکی تر لێ ئەدەین وێرانیەکەین هەموو ئێران بچکە پێشتر ترامپ وای دەگوت ئێران وێران دەکەم ئێران ئەسڕمەوە لەسەر خەرید لەسەر نەخشە ئێران هەموو ئەسووتێنم ینی ئێستا هەڕەشەکانی ئێستا بەو شێوازە ئۆڕوانی زیاتر ڕەنگە ئەوە بکرێ خۆ نازدانین یعنی زۆر جارەیە ترامپ لە ڕۆژێکا سێجا بڕیاوەکانی خۆی ئەگۆڕێ خۆ نازانین ئایا چی ینی وەکوتم ینی بڵێن لەسەر بڕیارێک ناوەستێ لە پڕا بڕیارەکانی خۆی ئەگۆڕێ و ڕەنگە خەڵک پێشبینینەوە هەندێک شت بکە کە پێشبینی نەکراو بێ بۆ ئەم بابەتە بەڵام ئومێد دەکەین کە بە حەقیقەت هەرچۆنی بێ بگەنە ڕێکەوتنێک بۆ ئەو کێشەی چارەسەر بێ بەنسبەت بەڕێز زەیدیەوە بەڵاگەر بە کورتی بێ سپاس دەکەین هەموو لایەکمانەزانین زەیدی کە بڵێن هاتە دەسەڵات یعنی بۆ سەرۆکی ئەنجومەنی وەزیران بڵێن پرۆژەیەکی بۆ حکوومەتەکەی پێشکەش کرد بەرنامەیەک پێشکەش کرد بەرنامەکەی بڵێن قۆناغی یەکەمی بەرنامەکەی یان مەرحەلەی یەکەمی بەرنامەکەی یان محوەری یەکەمی بەرنامەکەی ئەوە بوو کە داکۆکی لەسەر دوو بابەتی سەرەکیە کرد یەکەمینیان کۆکردنەوەی چەک بەدەست دەوڵەت دووەمیان نەیشتنی گەندەڵیە بە هەردوو ئەم بابەتە دەستی پێ کردووە چونکە زەیدی خۆی بەڕێزی ئەزانێ ئەگەر ئەم دوو بابەتە ئەنجام نەدا حکوومەتەکەی سەرکەوتوو نابێ
و ئێستا شەرواڵین ئەگەر ئەوە داکۆکی لەسەر ئەم دوو بابەتە نەکاو نەگاتە ئەنجام بێگومان سەرکەوتوو نابێت لە حکومڕانی ئەم 4 ساڵەی کە لە حکومەتدا چونکە هەلومەرجی عێراق لە ڕووی ئاسایشەوە جێگیر نییە کێشەی هەیە بۆی بوونی ئەو بڵاوبوونەوەی ئەو چەکە بەپی ئەو ئامارانەی کە بڵاو کراوەتەوە 6 ملیۆن و زیاتر لە 500,000 چەکی سووک و قورس بڵاوە تا ئێستا توانراوە بەپێ ئامارەکان نزیکە 800,000 و هەندێک چەک بێتەوە ژێر دەستی دەوڵەت یعنی هێشتا 5 ملیۆن و ئەوەندە پارچە چەکی سووک و قورس لای گروپە چەکدارەکان و لای خەڵکە لەبەرەوە ئەوە تەسیری لەسەر ئاسایشی عێراق کردووە بە شێوازی گشتی تەسیر لەسەر عێلاقاتی عێراق لەگەڵ وڵاتانی دراوسێ کردووە لەگەڵ ئەمریکا کردووە ئەگەر بە ئامانج نەگا بە تەواوەتی طبعاً بە ئامان گەیشتن بە شەڕنا چونکە ئێستا هەست دەکەین پشتیوانیەک هەیە بۆ بەڕێز زەیدی لەلایەن هەم ئیتاری تەنسیقی شیعی هەم لەلایەنی بڵێ محوەری ئیدارەی دەوڵەتی عێراق لەلایەن هەموو لایەنەکانەوە هەم لەلایەن پەرلەمانی عێراقەوە لەبەرەوە ئومێد دەکەین کە بتوانرێت بە ئاشتیانە نیوی هەنگاوەکەی بڕیوە هەندێک لەو گروپانەی کە سەرایە سەلام و عەسایب الحەق و مەجموعەیەک هاتوونەتە ژێر باری ئەوەیە کە ببنە بەشێک لە هێزە چەکدارەکان چەند مەجموعەیەک ماوە ئەبێ بە هەنگاو بە هەنگاو بۆی بتوانی ئەم پرۆسەیەش تەواوکە زۆر سوپاس دەکەین بەڕێز فەریق جەباریاوەر پسپۆڕی بواری سەربازی سوپاسی ئامادەبوون دەکەین ماندومان کردی لەو سوپاسی جەنابەت دەکەین سوپاس بۆی بینەرانی بەڕێز سوپاس باوکارانم خواتان لەگەڵ